سیخوڕێکی ڕۆسی 25 ساڵ ئەمریکای هەڵخەڵەتان چیرۆکەکەی لە فیلمی سینەمایی دەچێ. سیخوڕێکی ڕووسی 25 ساڵ ئەمریکا هەڵدەخەڵەتێنێ. چالاکیەکەی لە سەردەمی کەوتنی یەکێتی سۆڤیەتەوە دەستی پێکردووە. ڤلادیمیر پۆتین لەو کاتەوە دای مەزراندووە. خۆی دەڵێت حەزم دەکرد ببمە سیخوڕێک نوێنەرایەتی دەوڵەتێک بکەم. نوێنەرایەتیەک کە پێویستی بە خەڵک و ڕەزامەندی خەڵکی نەبێت. ئێلینا فافیلۆنا یان تریسی فۆلی دەستگای هەواڵگری KGB ناسنامەیەکی کەنەدیان پێدا. منداڵەکانی ناسنامەی ڕاستەقینەیان نەزانی. بۆ چەند چالاکیەکی سیخوڕی نێردرا بۆ ڕۆژاوا. لەگەڵ هاوسەرەکەیدا ئەندریا بیزرۆکۆڤ فافیلۆڤا زیاتر لە 20 ساڵ لە کەنەدا و ئەمریکا کاری دەکرد. لە ساڵی 2010 لە خانووەکەیدا لە بۆسن دەستگیر کرا. دەستگای FBI لەگەڵ دەستی خوڕیتری ڕووسیدا دەستگیری کردن. لەگەڵ دەستگیرکراوانی ئەمریکیدا کە لە ڕووسیا گیرابوون ئاڵوگۆڕیان پێکردن. لە پاش ئەو هەموو کار و چالاکیە سیخوڕیەی کە بۆ ڕووسیای ئەنجامدا فافیلۆڤا وازی لە کارکردنی هێنا و کتێبێکی نووسی کە باسی ئەزمونەکانی خۆی دەکا. ڕۆژنامەی گاردیانی بەریتانی بەشێکی ئەم سیخوڕیەی ئاماژە پێکردووە و دەڵێت فافیلۆڤا چیرۆکێکی خەیاڵی لەسەر ژیاننامەی خۆی نووسیوە. لەسەر کاری سیخوڕی بە ناوی ئەو ژنەی پارێزگاری لە نهێنیەکانی دەکات. فافیلۆڤا باسی ڕۆژگارەکانی سەرەتای کارکردنی دەکات لە دەستگای KGBدا کە چەندین ڕایەنانی قورسی بەچەک و ڕایەنانی کاراتی ئەنجام داوە. چەندەها کاتژمێریش وانەی دیالێکتە جیاوازەکانی زمانی ئینگلیزی خوێندووە لەگەڵ شکاندنی کۆدەکانی چاودێریکردن. لە ئێستادا فافیلۆڤا وەک ڕاوێژکار لە کۆمپانیەکی نەوتی ڕووسی کار دەکات. هەروەها ڕەتی دەکاتەوە هیچ لێدوانێک لە سیاسەتی ئێستای وڵاتەکەی و ڤلادیمیر پۆتین بدات. دەڵێت من لە سەردەمی دوای ڕوخانی یەکێتی سۆڤیەت گەورە بووم. هەر بۆیە ئەوە ژیانی منە، هەر ئەوەش بڕوا و مەبدەئی منە. لەوانەیە کۆمەڵگایەکی نمونەییمان نەبوو بێ، بەڵام هیچ کۆمەڵگایەکی نمونەیی نییە.